لا کۆبوونەوەکەدا باسمان لە چۆنێتی هاوکاریکردنی یەکتر کرد وەک دیارە دامەزراوەی وەرزشی گرنگ هەیە بەتایبەت لە شاری سلێمانی و کەرکووک و لەسەر تاسەری کوردستانیش بەگشتی هەمیشە تاکیدمان لەوە کردوتەوە کە لەلایەن ئەندامانی یەکێتەکە پێشوازیان لێ دەکرێت و لە داهاتوویەکی نزیکیشدا هاوکارەکان بەرفراوانتر دەبن چونکە پێویستیمان بەو ژێرخانە وەرزشی هەیە لە پێناوکردنەوەی کەمپی مەشق و ڕاهێنان لەوێ و لە هەمان کاتیشدا ئەتوانم بڵێم هاوکاری وەرزشی نێوانمان زۆر گرنگە لەبەر ئەوەی هاوڵاتی یەک وڵاتین. ئەمڕۆ لە بارگای یەکێتی تۆپی پێی عێراق لەگەڵ لیژنەی تەطبیعی و بەڕێز سەرۆکی لیژنەکە ئەیاد بنیان کۆبنەوەیەکی چڕوپڕکرا لە دەربارەی بارودۆخی تۆپی پێی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی لە شاری سلێمانی کە چەندین قسەمان لەسەر ئەو بارانە کرد کە زیاتر پەرەپرد پێ بدرێت لە سلێمانی و دەوروبەری بتوانانی لە پارێزگای سلێمانی مرکزی بابڵی سنتەری مەواهب کە ئەکرێتەوە لە چەند پارێزگایەکی عێراقێکی لە سلێمانی بێ و بڕیار لەسەرەوە دراکەیەکی لە سلێمانی بێت. کۆبوونەوەکانمان هەمووی ئەنجامی باشمان بەدەستیە نابوو یەکێک لە کۆبوونەوە کەمڕۆ ئەنجام درراوە لەگەڵ یەکێتی تۆپی پێی کوردستان بوو ڕاستی تاکو ئێستا ئەو لیژنانە کە دانراوە لەم یەکێتیە هیچ ئەندامێکی سلێمانی تیانە لیژنەکان بەکەیف خۆیان دایانەوە بەڵام ئەمڕۆکە هاتین داوای ئەو مافەمان کرد وتیان حەقی خۆتانە کە داوای ئەو مافە بکەن بەڵام تاکو ئێستا کەس نهاتوە داوای ئەوە بکە بۆ ئێمە نەمانتوانیوە لە خۆمانەوە کەس لەو لیژنانە دانین ئەوە بوو ڕەزامەندیان لەسەر بڕی لەسەر دەربڕی و وتی ئاگاداریان کردین کە لە ماوەیەکی نزیکدا ئەمڕۆ ڕەزامەندیان لەسەر سێ لیژنە دەربڕیوە کە ئەندامی تیابێ بەڵام وتی سیڤیمان بۆ بنێرن بە گوێرەی ناوەڕۆکی سیڤیەکان ئێمە ئەو ئەندامانە لەو لیژنە تایبەتانە دائەنێن و